ئەمڕۆکە هەروەکو جاری پێشوو لە باقسەکەمدا ئەو بەرنامەیە تا پێش دەکەم لەسەر پەرستنەکانی نێوان گروپی مقاومە و ئیسرائیل واتە لە باشووری لوبناندا چی دەگوزارێت بێگومان ئەمانە پەیوەندیان بە کۆمەڵێک هاوسەنگی سیاسی هەیە لە جیهان و لە ناوچەکە هەروەکو لە بەرنامەی پێشووتردا باسی کرد لە دوای ساڵانی نەوەت و بە تایبەتیش لە دوای ساڵی 2000کاندا واتە لە دوای 11 سپتەمبەر کە هاوسەنگی سیاسی ئەو سەردا سەرمێکی یەکجەمسەری بوو یەکێتی سۆڤێت هەڵوەشا بووە هیچ کاریگەریەکی نەبوو و ئەمریکا و خورئاوە بەتەنیا لە ساحەی سیاسیدا بوون و ئەمە وای کرد ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانی خورئاوە بەگشتی هەرچی بڕیارێک پێیان خۆش بوو بیدەن و هیچ حسابێک لە بۆ هاوسەنگیە سیاسیەکان نەکەن کە لە پێشووتردا هەبوو لە سەردەمی شەڕی ساردا کە هێزەکان یەکتریان هاوسەنگ دەکرد بۆ نمونە لە ساڵان 16 کاتێک ئەمریکا ویستی پەلاماری کوبا بدا ئیتر ئەو کاتە یەکێتی سۆڤێت ڕێگایی لێگرت و دوای ئەوەی کە بەکارهێنانی یان ڕەشەی بەکارهێنانی چەکی نوکلەری هات میدان ئیتر هەردوو هێز ناکار بوون کێشەکە خاو کردەوە و ئیتر بە شێوەیەکی دیکە لە بۆ بابەت چوون کە ئیتر بەتەنیا ئەمریکا هەرچی بیهەوێت ناتوانێت بیکە لە بەرامبەر ئەودا هێزگەلێکی ترهانە ئەتوانن ڕێگای لێ بگرن ئەگەر گوێی بەم هێزگەلانەدا ئەمە ئەرێ لە کۆتاییدا بێتە هەڕەشەیەک کە تەواوی جیهان لەناو بچێت لەم ماوەیەدا ماوەی ئەم سی ساڵەدا ئەتوانین بڵێن 13 شەڕی گەورە لە جیهان هاتنە ئاراوە و لەو شەڕە گەورانەدا بەشی زۆری ئیتر ئەوەی ئەمریکای تێدا بوو پاروی ئەمریکای تێدا بوو یانیش دەستی ئەمریکای تێدا بوو بەڵام ئێستا کە تەماشا دەکەین لە دوای ڤیرۆسی کۆرۆناوە هاوسەنگێکی دیکە هاتۆتە ئاراوە ئیتر رووسیا بەهێز بۆتەوە و چین گەورەترین تەحەدایە لە بواری هەژمونگەرایی لە بۆ ئەمریکا شەڕی ئۆکرانیا هاتە ئاراوە و ئەو شەڕ هەتاوەکو ئێستا بەردەوام دەکا و ئەگەری زۆرە پەرەسەندەکانی ئەم شەڕە بگەنە زۆپەی زۆری ناوچەکان بەتەنیا قەفقاسیا و ئاسیا باڵکو بپەڕنەوە بۆ دەریای ڕەش دەریای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەتاوەکو بگاتە ئەمریکاش هەروەکو لەو ڕۆژانەی ڕابردوودا بینیمان وڵاتانی خۆراوە بڕیاریاندا چەکی پێشکەوت بە تایبەتیش فڕۆکەی F16 بگەینە ئۆکرانیا لە بەرامبەر ئەوەدا رووسیا دەستەوەستان نەبوو هەم بەکارهێنانی چەکی نوکلەری دارێکی ترخستە ڕۆژەوە و لەمە زیاتر کەشتی ژێر دەریایی نوکلەری گەیاندا کوبا واتە گەیاندا حوشی پشتەوەی ئەمریکا بەڵام ئەمانە هەمویان باس ناکەین ئەمڕۆکە بەتەنیا خۆمان دەبەستینەوە بە شەڕی حیزبوڵڵا هەڕەشەکانی حیزبوڵڵا لەسەر ئیسرائیلدا و ئەمە لە سێ پەنجەرەوە تەماشا دەکەین پەنجەرەی و گروپی مقاومە پەنجەرەی ئیسرائیل و پەنجەرەی ئەمریکا هەرکو دەزانین لە ئەمریکا هەڵبژاردنێک هەیە و ئەمریکا ئیتر لە مێژ دەیان ساڵە بڕیارێکی وای هەیە کە نابێت هەتاوەکو بکرێ ناکرێ هێزەکان خۆی وەکو جاران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرت و بڵاو بکە و هەموو زەی مادی و معنەوی خۆی تکنۆلۆژی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تر ببەستێتەوە بەڵکو دەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕێگای دیپلۆماسی و لە ڕێگای هاوپەیمانی نێوان هێزەکاندا دەپەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەلایەک واپتە و بکە کە بەرژەوەندەکانی خۆی ئەوەی هەیە بەپارێزێ هاوپەیمانەکانی خۆی بەپارێزێ زیاتریش مەبەست لەوەدا ئەوەیە کە هاوپەیمانەکانی زۆرتر نەچنە بەرەی ئێران و چین و رووسیاوە لە هەمان کادا هێزەکانی خۆی زیاتر لە دەریای پاسیفیک بۆ بە مەبەستی ئابلۆقەدانی چین بەکاربێنێ بەڵام ئەوە هەتاوەکو لە هەموو شوێنێکدا بۆی نەچوە سەر و بەتایبەتیش لە ساڵی ڕابردوودا لە 7 ئۆکتۆبر کاتێک نەوەی حەماس و هاوپەیمانەکانی لە غەزە پەلاماری ئیسرائیلیاندا 1300 کەسیان کوشت و ژمارەیەکی زۆریشیان ڕفان ئەو هاوسەنگیا ویانیش ئەو داخوازی ئەمریکا گۆڕانکاری بەسەردا هات و ئەوە تەحەدایەک بوو لە بەرامبەر ئیسرائیل نەیدەتوانی تۆڵەسەنەوە بوەستێ بەڵام ئەمە
کۆمەڵێک کشتی دروست کرد لە بۆ ئەمریکا یعنی لەو سەردەمەدا هەتا وەکو ئەم دوایانە ئێمە بەردەوام باسمان لەوە دەکرد کە حەماس لە ڕووی سیاسیەوە شکست دێنێ ئەگەر بێت و بەڕێوەبەرایەتی ئیسرائیل عاقلانە هەڵسوکەوت بکە بەڵام بەڕێوەبەرایەتی ئیسرائیل بەڕێوەبەرایەتی شەڕخۆزی ئیسرائیل بەڕێوەبەرایەتی نەتەنیاهۆ و حیزبی لیکوت بە تایبەتی و هاوپەیمانەکانی ئەوە نا عقلانی هەڵسوکەوتیان کرد ئەتوان بڵین خەریکە نەگەشتێتە کۆتایی بەڵام خەریکە برنەوەی سیاسی و استراتیژی سەرکەوتویی استراتیژی و سیاسی لە بۆ ئیسرائیل نییە بەڵکو لەلایەن گروپی مقاومە و حماسە لەبەر ئەوەی هەتاوەکو ئێستا غەزێ بە تەواوی پێ کۆنتڕۆڵ نەکراوە لە شوێنانی کە کۆنتڕۆڵ کردوونە بەردەوام بنەوەی حماس ئەتوانی زەوی کوشندا لە سوپای ئیسرائیل بدا و سوپای ئیسرائیل جگە لە کوشتنی هاوڵاتیانی سڤیل و وێرانکردنی شار و کامپەکانی پەنابەران و کوشتنی منداڵان و ژنان و وێرانکردنی خەستەخانە و قوتابخانەکان هیچ دیکەی لەدەست ناوی ئیتر بەڕێوەبەرای ئیسرائیل بە ئەمریکا دەڵێ من ناتوانم کۆتایی بەو شەڕە بێنم دەمەوێت تەواوەتی خەزە کۆنتڕۆڵ بکەم لە بزوتنەوەی حەماسدا بە تەواوەتی پاکی بکەمەوە دوای ئەوە ئەتوانی شەڕەکە ڕابین بەڵام هەروەکو دەبینین کۆمەڵێک هێزەکانی ناوچەکە یعنی جگە لە ئیسرائیل ئەمریکا و ئێران کۆمەڵێک بەرژەوەندیان هەیە کۆمەڵێک خەتی سوودیان هەروەکو باسم کرد لە سەرەتادا خەتەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دیارن پاراستنی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ڕێگەی هاوپەیمانەکانی بە تایبەتیش ئیسرائیل و عەرب لە یەکتر نزیک بکاتەوە بۆ ئەوەی ڕێگا لە سەرپێچەکانی ئێران بدرێت ئەوانە لە یەکتر نزیک بکاتەوە لە بواری ئابووریدا ئیتر هاوکاریەکان نێوان ئەمانە زیاتر پەرە پێ بدا بۆ ئەوەی ئەمانە پێویستیان بەوە نەبێت لە چین و لە رووسیاوە نزیک ببنەوە ما خەتە گشتەکانی ئەمریکایە بێگومان بۆ ئەمریکا پاراستنی دەوڵەتی ئیسرائیل زۆر گرنگە ئەمان شتێکی استراتیژیە بەنسبەت ئێران چەند خەتێکی سوودیانە بەڵام گرنگترینیان لەمانە دەبێ هێلی مقاومە گروپەکانی مقاومە هەبن بەردەوام بن هەر کاتێک هێلەکانی مقاومە گروپەکانی مقاومە لە لوبنان لە یەمەن لە عێراق لە سووریادا کەوتنە ژێر هەڕەشەی لە ناوچوت ئەم کاتە ئێران دەست خۆی دەکاتەوە ئێران و ئەمریکا لێرەدا ئەو دوو دژمنە یەک خەتی هاوبەشیان خەتە هاوبەشەکەیان ئەوەیە شەڕەکە تەشەنەکە نەبێتە شەڕێک کە ئێران و ئەمریکا و ئیسرائیل ڕاستەوخۆ شەڕی یەکتری بکەن ڕاستەوخۆ شەڕی یەکتری بکەن شەڕەکان لە دەرەوەی سنووری ئێران بن ئەمە ئەو هاوسەنگەیە کە بەردەوام ئێران و ئەمریکا لە یەکتر نزیک دەکاتەوە هەردووچیان بەیەکەوە ئەتوانن شتەکان چارەسەر بکەن بەڵام بەنسبەت حیزب الله بەنسبەت گروپ مقاومەی لوبنانی بەگشتی شتێک هەیە ئەگەر بێت و غەزە بە تەواوەتی لەناو بچێ هیچ گروپێکی مقاومەی تیادا نێ سوپای ئیسرائیل لە ناویدا بمێنێ ئیدارەی غەزە لە دەست لایەنێکدابی کە لەژێر کاریگەری ئیسرائیلە و یان لەژێر هەیمەنەی ئیسرائیلە ئەمە نۆرەی خەتی مقاومە دێ لوبنان لە بۆ هەندێک ئیتر خەتی سووری حیزب الله ئەتوانین بڵێن ئەوەیە کە لە غەزە نابێت بزوتنەوەی حەماس بە تەواوەتی لەناو بچێت هەرچەندە حماس و حیزب الله لە هەموو بارێکەوە یەکنین لە بواری مەزهەبیەوە جیاوازێکی زۆریان هەیە لە بواری سیاسیش بۆ جیاوازێکی زۆریان هەیە تەماشا دەکەن لە دوای کودەتای وڵاتانی عەرەبی لەسەر ئیخوان المسلمین حماس هەڵوێستی وەرگرت بەڵام حیزب الله هەڵوێستی وەرنەگرت لە شەڕی سووریادا حماس لایەنگری گروپە ئیخوانی و جیهادیەکانی سووریا بوو بە شەڕ نەسەت بەڵام حیزب الله بپێچەوە هەتاوەکو ئێستاش لەناو سووریادا کاریگەریەکی زۆر گەورەی هەیە و ئیتر قوربانی زۆریشی داوە بۆ ئەوەی ڕژێمی سووریا نەمێنێ ڕژێمی سووریا لەسەر پێ ببوو بەڵام لە بۆ حیزب الله مانەوەی بزوتنەوەی حەماس دیوارێکە ڕێگانادا ئاگری ئیسرائیل بپەڕێتەوە بۆ لوبنان ئیتر لە پشتەوە یارمەتی ئەدا دوای ئەوەی لە دو ساڵی ڕابردوودا ئیسرائیل بەردەوام هەڕەشەی لە ئێران دەکرد تەحەدای ئێرانی دەکرد بە تایبەتی کاتێکە پەلاماری ناوەندەکانی نوکلەری و یانیش مامۆستا و پسپۆرانی چەک و تەکنۆلۆژی نوکلەری ئێرانی دەدا و تیرۆری دەکردن ئیتر ئەمە
وای لە ئێران کرد کە ناچار بێ لە بواری تەکنۆلۆژیدا هەنگاوێکی گەورەتر و ئەو هەنگاوە هەتاوەکو ئێستا دیار نەبوو بەڵام لەێنەوە بە دیارکەوت کاتێک جاری یەکەم لە مێژووی شەڕی نێوان عەرەب و ئیسرائیلدا حیزب الله باسی ئێران ناکەین باسی مصر ناکەین باسی عێراق ناکەین باسی سووریا و سعودیا و ئیمارات ناکەین باسی ڕێکخراوێک توانی فڕۆکەی بێ فرۆکوانی جاسووسی بنێرێتە سەر حیفا شاری حیفا بەندەری حیفا کە گرنگترین ناوەندی ئیسرائیلە شادەماری ئیسرائیل هەموو ئابووری ئیسرائیل بە حیفا وەگرێداوە کاتێک تۆ بەندەری حیفات لە کار خست کاتێک تۆ شەڕ بردەنا حیفا کاتێک تۆ پیشسازی نوکلەری پیشسازی سەربازی کە هەمووی لە حیفادایە ناوەندەکانی سەربازی کە هەمووی لە حیفادایە ئەمە تەک خست ئەو کاتە ئیتر ئەتوانین بڵێن ئۆکسجینت لەسەر ئیسرائیل بڕی دوێنێ زوتنەوەی حەماس بەبێ ئەوەی چەکی دژە ئاسمانی ئیسرائیل ئایرۆندۆ هەستی پێ بکات فڕۆکەکانی حیزب الله سەر ئاسمانی حیفا و یەک بە یەک وێنەی ڤیدیۆیی خاڵە سەربازی و پیشەسازی و پیشەسازی نوکلەری و شتێکانی ئیسرائیلی گرت و گەڕایەوە ئەوە مانای ئەوەیە هەر کاتێک تۆ شەڕ لە غەزە بەردەوام بکەیت ئەوە لە هەڕەشەکانم بەردەوام دەبن لە شەڕەکان هێرشەکانم بەردەوام دەبن و هەر کاتێک تۆ هەڕەشەی ئەو هەم لێ بکەیت کە من بە فڕۆکەی F-35 و F-16 وڵاتی لوبناان تەخت وێران دەکەم بەیر و تەخت وێران دەکەم ئەوە من دەتوانم تەواوی فڕۆکەخانەکانت فەک بکەم کە یەک فڕۆکەش نەتوانێت هەڵبستێ بێگومان کاتێک تۆ فڕۆکەخانەکانت فەک خستەوە فڕۆکەی شەڕ ناتوانێت هەڵبستێ کەواتە هەڕەشەکە لەسەر لوبناان کەم دەبێتەوە و ئەمە باسی خاڵێکی استراتیژیە و نێنەری جۆ باید چەندین شەو ڕۆژە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دێو دەکرێت پێشتریش مایک گۆرک و ویلیام بۆرس بەردەوام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون قاسێکیان لە مەسەر قاسێکیان لە ئیسرائیل قاسێکیان لە سعودیا و لە قەتەر بوو بۆ ئەوەی ئەم شەڕە خاو بکەنەوە ئایا ئەم شەڕە ئاسانی خاو دەبێتەوە بەڕاستی جێگەی پرسیارە یعنی لەلایە وەکووتن شەسەندنی ئەو شەڕە لە بۆ لوبناان وەکو ئێرانیەکان گوتیانە لە زاری وەکیلی وەزیری دەرەوەی ئێران ئەگەر شەڕ بگاتە ناو لوبناان ئەوە ئێران دەستی خۆی دەکاتەوە یعنی بەڕسمی دەچێتە شەڕ هو ئەگەر ئێران بەڕسمی بچێتە ناو شەڕ ئەوە ئەمریکا ناچارە بەڕسمی بێت ناو شەڕ ئەگەر ئەمریکا هاتە ناو شەڕ ئەوە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست فەکی دەخرێ گەروی هورمز فەکی دەخرێ پیشەسازی نەوت فەکی دەخرێ و گەورەترین هەڵبژاردن لە پێش جۆ بایدنە ئەو کاتە دۆناڵد ترامپ لە هەڵمەتی پرۆپاگەندای هەڵبژاردندا تەقلە بە جۆ بایدن لێدا بۆیە جۆ بایدن هەموو هەوڵێکی خستۆتە گەڕ بۆ ئەم شەڕە ڕوونەدا بەڵام سەبارەت بە بەڕێبەرایەتی ئیسرائیل نەوەک بە تەنیا بنیامین نەتەنیاهو تەنانەت ئەوانەی دژی بنیامین نەتەنیاهوشن دوای ئەو تەحەدای حیزب اللهیانی کە توانی بەبێ ئەوەی ڕاداری ئیسرائیلی و سیستەمی ئایرۆندۆم پێی بزانێ فڕۆکەکانی بگەنە شەڕی حیفا و یەک بێ هەموو وێنەی هەموو ناوچە هەستیاریەکان و ناوەندە پیشەسازی سەربازیەکان و فڕۆکەخانەکان بگرن و پێشکەشی جیهانی بکەن ئەمە یەک لەو تەحەدایانەیە کە ئیسرائیل ناتوانێت بە ئاسانی قبولی بکە ئەو ڕۆناسبەی دەبێ ئیتر زەبرێک لە حیزب اللهدا کێشەکە لێرەدایە ئایا ئەمە دەگاتە ئاستی شەڕ ویانی لایەنەکان ئەتوانن بە عاقلانە کێشەکانیان چارەسەر بکەن لێرەدا تەنیا یەک نیشانە دەبینین کە ئەمریکا ڕنگ بێ لە ڕۆژانی ئایندا بتوانێت کێشەکە چارەسەر بکە ئەویش بە گۆڕی بەڕێبەرایەتی نەتەنیاهوێ بە گۆڕینی حکوومەتی شەڕە خۆی لە خۆیدا حکوومەتی شەڕ پەرتەوازە بوو زۆری سەرکردنی حکوومەتی شەڕ دەستیان لە کار کێشەوە بەنی گانتس کەسێکی زۆر نزیکی ئەمریکا گوێگرێکی باشی ئەمریکایە دەستی خۆی لە حکوومەتی شەڕ بەکشایەوە کێشاندەوە لە نێوان سەربازان و نەتەنیاهۆدا کێشێکی زۆر گەورە هەیە لە نێوان بنەماڵەی دیلەکان و بەڕێبەرایەتی نەتەنیاهۆدا کێشەیەکی زۆر گەورە هەیە نەتەنیاهۆ دەبینین بە تەواوەتی ماوەتەوە ئەگەر لەو ڕۆژانە لە ڕێگای بەنی گانتس و ئەوانەی ئەکرێ هاوپەیمانی بن لە ئایندەدا ئەمریکا بتوانێت ئەم کێشەیە چارەسەر بکە ڕێگانەدا شەڕەکە بپەڕێتەوە بۆ لوبناان و ئەمەش
پابند بەوەی لە غەزەدا چارەسەرێکە بدۆزرێتەوە. یعنی ناوەندی چارەسەرکردنی کێشەکە ئەتوانین بڵێن غەزەیە. هەر کاتێک لە غەزە کێشەکە چارەسەر کرا ئیتر ئیسرائیل کشایەوە، یانیش کۆتایی بە هێرشەکانی هێنا ویانیش ئیتر دیالۆگێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە نێوان حەماس و ئیسرائیل دەستی کرد، ئەوە ئەگەرێک هەیە کاو شەڕە نەپەڕێتەوە بۆ ناو قوڵایی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە ئەم شەڕە بەتەنیا وەکوت ئێران و ئیسرائیلیش نابێتەوە، بەڵکو گروپەکانی مەقاومە لە عێراق، گروپەکانی مەقاومە لە یەمەن، گروپەکانی مەقاومە لە سووریا و گروپەکانی مەقاومە لە لوبناان خۆی لە خۆیدا لەناو شارەکەدانا. ئیتر ئەمانە هەمویان مداخلەی شەڕەکە دەکەن و ئیتر هیچ کۆنتترۆلێک نە لە دەست ئەمریکا نە لە دەست ئیسرائیل نە لە دەست وڵاتانی ناوچەکەدا نامێنێت و ئیتر شەڕەکە دەگاتە ئاستێکی ئەپرسیدار. دەبێت چاوەڕێ بکەین بزانین هەوڵە دیپلۆماسیەکان ئەمریکا و هەوڵی کودەتایەکی سپی بۆ ڕژێمی نەتەنیاهۆ دەگاتە کوێ ئەو کاتە ئەتوانین لە پەنجەرەکەماندا چرایەک ڕووناکێک ببینین بۆ کێشەکە زیاتر گەورەتر. لەو بەرنامە کورتەدا ویستم ئەمەندەتان پێشکەش بکەم لە ئایندەدا لەگەڵ دەمینێنەوە تکایە هاوکارمان بن لە بڵاوکردنەوەی ڤیددیۆکانمان لایک کۆمنت بێبەشمان نەکەن. ڕێز و سلااو کاتێک